بناوی خوای گەورە و میهرەبان ئێمە وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی دادگەری ئەمڕۆ هەستان بە جێڕانی ئێوارە کۆڕێکەوە بەڕێز مامۆستا مەلا سەرهەد بانخوازی دەڤەرەکەمان خوای گەورە پاداشتی بداتەوە بەدوا بەدوای ئێوارە کۆڕەکەمان بە پێویستمان زانی مامۆستایان ڕیسپیان و ئەندام وولایەنگران بە بۆنەی هاتنی جێژنی ڕەمەزانی پیرۆزەوە داوینکردنی قاتی جێژن بەسەر بەڕێزیاندا و لێرەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەین کە هەموو کاتەکان هاوکارمان بۆ ئەنجامدانی ئەو پرۆژانە ئەنجامدانی ئەو هاوکاریانە لێرەوە دەستخۆشیانێکین خوای گەورە پاداشتیان دەتەوە. بەخۆی دیاری شتێکی زۆر بە نرخە بەتایبەتی لە ئیسلام ئاماژەیەکی جوانی پێکراوە کە دەفەرمێت تەهادو تەحابۆ هەدیە ببەخشن خۆشەویست دەبن ئێزاگە بێت و قەڵامێک بێ گوڵێک بێ یان هەر شتێبی ئەگە بێت و برن شتەکە برن زۆر ئەوەش نەبی گران بەهاش نەبی بەڵام کاتێککە ناوی دیاریت لە هینا کەسەکە زۆر جا ئەبینی برن معارضە لەوەی کەواگری با برێن وەنیا کاتێککە ناوی دیاریت لە هینا یەکسەر کەویتە سەر چۆک لە ئەو قسەیەک چونکە تەهاتوو تەحابۆ فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گومانیشی تێدانی کە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بریتیە لە خۆشەویستی و تەبای و برایەتی و شتی زۆر جوانە بەڕاستی. بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەچی دەستخۆشیتان لە یەکەم لەو کەناڵە بەڕێزەتان و دەستخۆشیتان لە یەکەم لەو هەدیە و دیاریە بە نرخ و بەڕێز ئەگەر هەدیە و دیاری کەمیش بێ مادەم هەدیە هەر دەبێت ئینسان بە نرخی بزانی و بەهایەخی پێ بدە هەرکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمی تەهادوو تەحابۆ یعنی پێویست ناکە حەدیسەکەشی بکەینەوە دەستخۆشیتان دووبارە دەستخۆشتان لە یەکەم لە ئەو هەدیە جوانە و هەدیە بەپێزە لە کاتی خۆیتی و ئەگەر پارچە قماشێکی بۆ قاتە لە بۆ مسلمانان وهەیە خەڵکی وهەیە کەم دەرامەت و دەستکورتە بەرەبەری جەژنە و ئەتوانی لێ خۆی حازر بکە بیدر و دەبەری بکە ئینشاء الله دووبارە و سێبارە دەستخۆشتان لە یەکەم خوا جزای خێرتان بداتەوە ئینشاء الله.